سڵاوتان لێبێ من ڕەوەندی حەمە پشکۆل ئەمڕۆ پرۆگرامی تاباتامان بۆ ئامادە کردوون ئەم ڕاهێنانانە جێگرەوەیە بۆ ڕاهێنانەکانی کاردووە و لە هەمان کاتی شاهێزی ماسوولکەی ڕۆڵێکی گەورە دەبینێت لەم جۆرە ڕاهێنانەدا. ئەو پرۆگرامی کە ئەمڕۆ ئەنجامماندایەکە لە پرۆگرامە چەوریی بەرزەکان کە زۆر بەسوودە بۆ سووتاندنی چەوریی جەستە و هەروەها گەشەپێدان و گەورەکردنی ماسوولکەکانی جەستە. وەجگە لەمە ئەمە پرۆگرامە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنی گەشە لە جەستی ئەو کەسی کە ئەگەر لە هەفتەیەکە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لەم ڕاهێنانە بکات بە ڕێژەیەکی زۆر. بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنی گەشەش واتە باشبوونی تەندروستی ئەو کەسە، چونکە ئەم هۆرمۆنە بەرپرسی یەکەمە لە تەندروست باشی مرۆڤ. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان.